حزبەکان لە ڕاستەوە بۆ چەپ، ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بوونەتە حزبی پشتا و پشت. لەناو حزبەکان سەرکردایەتی و مەکتەبی سیاسی هیچ ڕۆڵێکیان نەماوە، بگرە کەس نایان ناسێت. لە دنیا نەبووە حزبێک خۆی بە ئۆپۆزیسیۆن بزانێت کەچی پەیکەربەندیەکەی خێزانی بێت. حزب لە ڕێخستنی فکری گۆڕاوە بۆ گردبوونەوە لە دەوری خێزانێکی حکومڕان. دۆخی ناوخۆی حزب کاریگەری گەورەی لەسەر شێوەی حکومڕانی هەبووە. لانووسینی سەرتیب جەوهەر لە ماوەی زیاتر لە 10 ساڵی ڕابردوو ژیانی حزبی لە کوردستان پاشەکشەیەکی یەجگار گەورەی کردووە. ئەو پاشەکشەیە دەمێکە دەستی پێکردووە، بەڵام لەم چەند ساڵی دوایی ئەنجامی ئەو پاشەکشەیە ڕوونتر دەرکەوت. بە شێوەیەکی گشتی حزب لە ڕێخستنێک یان گردبوونەوەیکی فکری سیاسی گۆڕاوە بۆ چوارچێوە و گردبوونەوەیکی خێڵەکی لە دەوری خێزانێکی حکومڕان. ئەم گۆڕانە زۆرینەی حزبەکانی گرتوتەوە، چاوانەی جاران ئەربابی چەپ و مارکسیزم بوون یاخود ئەوانەی حزبی ڕادیکاڵی ئیسلامی و دینی. پێدەچێت ئەم گۆڕانەی حزب بۆ خێڵ یان بنەماڵەیەکی دیاریکرا و ڕیشەیەکی مێژووی کۆمەڵایەتی هەبێت و کۆمەلگای کوردستان تا ئێستا نەیتوانی بێت خۆی لێ ڕزگار بکات یان پێشکەوتن بەخۆیەوە ببینێت. لە سەرەتای چلەکانی سەدەی ڕابردوو سۆڤیەت پشتیوانی لە دروستکردنی حزبێکی چەپڕە وەک حزبی تودەی لە ئێران کرد. بۆ کوردستانەکەی پشتیوانی دروستکردنی حزبێکی ڕاستڕەوی قەومیان کرد بە ناوی حزبی دموکراتی کوردستانی ئێران، چونکە پێیان وابوو باری کۆمەڵایەتی کۆمەلگای کوردەواری ئامادە نییە بۆ حزبێکی چەپی شیوعی، بەڵکو پێویستی بە حزبێکیان ڕێخستنێکی ڕاستڕەوی نیمچە خێڵەکی هەیە تا بتوانن لەو ڕێگەیەوە کنترۆلی کوردستانەکە بکەن و بیخەنەژێر هەژمونی خۆیان. بۆیە دەبینن کاتێک پێشەوە قازی محەممەد حکوومەتیان کۆمارەکەی دامەزراند بەشێک لە کەسوکارەکەی لە پۆستە باڵا و کاریگەرەکان دامەزراند. ئەمەش لێکەوتەی سروشتی حکومڕانیەکەی حزبی دموکراتی کوردستانی ئێران. لە دوای قۆناغی کۆماری مەهاباد پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە سەرەتای کارکردنیدا بەتایبەت لە سەرەتای پەنجاکان تاوەکو سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو واتە بەر لە گەڕانەوەی مەلا مستەفا بارزانی ڕەحمەتی بزوێنەر و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بریتی بوون لە بژاردە هەرە خوێندەوارەکانی کوردستان و عێراق. لەو سەردەمەدا حزب جگەلەوەی وەک ڕێخستنێکی کۆمەڵایەتی سیاسی خاوەن دیسیپلینی حزبی کاری دەکرد، سەرکردایەتی و کۆڕ و کۆبوونەوە و بڕیاری دەستە جەمعی و کۆنگرەی دەکرد. هاوکات لە هەردوو ئاراستەی قەومی و کۆمەڵایەتی ئەسپی خۆی تاو دەدا. لە کۆڕ و کۆبوونەوە و دروشمەکانیاندا لەلایەک باسی مافی گەلی کورد و چارەنووسی کوردستانیان لە عێراق دەکرد، لە هەمان کاتدا باسییان لە ئازادی ژن و مافی کرێکار و سعاتی کارکردن و بیمەی کۆمەڵایەتی و یەکسانی دەکرد. لە ناوەڕاستی شەستەکاندا ڕێڕەوی ژیانی حیزبی گۆڕانی گەورەی بەسەرهات، چونکە ڕەحمەتی مەلا مستەفا بڕوای بە حیزب نەبوو، ئەویش سەرکردایەتی بزوتنەوەی چەکداری کوردی دەکرد. بۆیە لەو کاتەوە سیماکانی ڕێخستن و دیسیپلینی حیزبی بەرەو کاڵبوونەوە چوون و شێوەی کارکردنی پارتی گۆڕانی ڕیشەیی بەسەرداهات. لە ناوەڕاستی هەفتاکانی ڕابردوو ژمارەیەکی زۆر حیزب و گروپ و ڕێخستنی نوێ دروست بوون کە زۆربیان چەپ یاخود مەیلی چەپیان هەبوو. بەشێکیان لەژێر شەتی یەکێتی نیشتمانی کوردستان کۆبوونەوە، ژیانی حزبی سەر لە نوێ بە فۆرمێکی نوێ دەستی پێکردەوە کە تێیدا بڕیاردان دەستە جەمعی بوون و جگە لە دروشمی قەومی بیرروڕای چەپ لە دروشمەکانیاندا بەڕوونی دیار بوو. تا گەیشتە دوای ڕاپەڕینی 1991 ئیدی لەوە بەدووە جارێکی دیکە ژیانی حزبی لە کوردستان بەگشتی لە کورتیدا. زیاتر لە 10 ساڵ دەبێت حزبایەتی و ژیانی حزبی بە تەواوی گۆڕانی بەسەردا هاتووە. دەتوانین بڵین زۆربەی هەرە زۆری حزبەکان بوونە حزبی پشتا و پشت و بڕیاری دەستە جەمعی لە حزبدا نەما. هەموو ڕێکار و سیماکانی ژیانی حزبی بوونە ڕووکەش، بۆ نمونە کۆنگرەکردن، سەرکردایەتی ئۆرگانەکان. ئێستا زۆربەی حزبەکان لە ڕاستەوە بۆ چەپ، لە چەپەوە بۆ ئیسلامی، دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆن لە گوتار و شێوەی ئیشکردن و لە دروشم و کاری حیزبی لە یەکتر دەچن. لە پەیکەربەندی زۆربیان بوونەتە حیزبی پشتا و پشت و یەک بنەماڵە. لە شێوەی ئیشکردندا بڕیارەکانیان کەوتۆتە دەست کەسێکیان بنەماڵەیەکی دیاریکراو. لە دنیا نەبووە حیزبێک خۆی بۆ ئۆپۆزیسیۆن بزانێت و باسی چاکسازی لە حکومڕانیدا بکات کەچی پەیکەربەندیەکەی خێزانی بێت. ئێستا لەناو حزبەکان سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ئۆرگانەکانی بڕیاردان هیچ ڕۆڵێکیان نەماوە، تەنها ڕووکەشن. جاران خەڵک ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسیان یەک دەناسی، چونکە لە بڕیاردان ڕۆڵیان هەبوو. کەچی ئێستا جگە لە کەسی یەکەمی حیزب و یان چەند کەسێکی زۆر دیاریکراو کەس ئەوانی دیکە ناناسێت. لە دروشم و بانگەشەی هەڵبژاردننی شێواوی لێکچوونێکی زۆر هەیە. زۆربەی حزبەکانی دەسەڵات بۆ داپۆشینی بەشێک لە کەموکوڕی و گەندەڵیەکانی حکومڕانی بەردەوام مزایدەی قەومی دەکەن. کەچی 12 ساڵ دەبێت لە پێکهێنانی حکوومەتی عێراقدا پرسی جێبەجێکردنی دەستور و مادەی 140 نەکردوتە مەرجی بەشداریکردن لە حکوومەتەکانی بەغدا. بگرە چەند ساڵێکە پرسی بەکارهێنانی زمانی کوردی کە بەپێی دەستور زمانێکی ڕەسمیە لە ناوچە جێناکۆکەکان گرفتی گەورەی بۆ دروست دەکرێت، کەچی نە حکوومەت و نە حیزبەکانی هەرێم وەک پێویست دەنگیان لێوە نایێت. جاران دروشم و بانگەشەی حزبی دەسەڵات لە ئۆپۆزیسیۆن جیا دەکرایەوە. ئێستا وەش نەماوە.
هەندێجار لە دروشمەکانی بانگەشەی هەڵبژاردن حزبی دەسەڵات هاوشێوەی ئۆپۆزیسیۆن باسی شەفافیەتی داهات و یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و چاکسازی لە حکومڕانیدا دەکات. حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش بێ ئەوەی پرۆژەیەکی استراتیژی ڕوون و بەدیلیان هەبێت تەنها ڕەخنە دەگرن بێ ئەوەی هەنگاوی ئەمەلیان هەبێت بۆ دروستکردنی فشار و ناچارکردنی دەسەڵات بە گۆڕینی هەڵس و کەوت و بڕیارەکانی. دەتوانین بڵێن حزب لە کوردستان فکر و ئاجندای استراتیژی و ڕێبازێکی ڕوونی نییە چ بۆ حکومڕانی یاخود داهاتووی کوردستان. لە ڕاستیدا استراتیژیەتی حزب بۆتە ڕێبازی پاراستنی بەرژەوەندی بنەماڵەیەک یاخود کەمینەیەکی زۆر دیاریکراوی حکومڕان. ئێستا بڕیار بەدەستانی حزب لە باتی ئیش بۆ ئاوادانی و چاکسازی لە حکومڕانی بکەن دێن تەلەڤیزیۆنێکیان ماکینێکی ئەعلامی گەورەدا دەنێن بۆ هەڵگێڕانە و گۆڕینی ڕاستیەکان. تێچووی پرۆژە ئیلامیەکان زۆر کەمترە لە تێچووی چاکسازیەکان. بە دڵنیاییەوە خراپبوونی بارودۆخی حزبی لە کوردستان لێکەوتەی هەبووە لەسەر شێوەی حکومڕانی هەرێم. دەبینین دامەزراوەکانی حکومڕانی پەکیان کەوتووە و شەرعیەتی قانونیان نەماوە. لەلایەک پەرلەمان هیچ ئەرزشی نەماوە دامەزراوەکانی چاودێری بەسەر حکومڕانی پەکیان کەوتووە. حکوومەتیش هیچ پێناسەیەکی قانونی لە خۆی ناگرێت. هیچ منطق و لۆژیکێکی قانونی و دەستوری ڕێبەوە نادات ساڵێک بەسەر هەڵبژاردندا تێپەڕێت و چارەنووسی حکومڕانی دیار نەبێت. ئەم بارودۆخە بەگشتی بەسەر یەکەوە ناومێدی و بێهیواییەکی ئەجگار گەورەی لە هاوڵاتی دروست کردووە. ئەمە وای کردووە لە ماوەی 12 ساڵی ڕابردوو ژمارەی دەنگدەرانی هەڵبژاردنەکان زۆر کەمتر ببێتەوە چونکە هەمووان لەوە گەیشتون سندوقەکانی دەنگدان هیچ لە واقعی ژیانی ئابووری و سیاسی ناگۆڕێت بەڵکو هەڵبژاردن میکانیزمێکە بۆ بەردەوامبوونی حزبەکانی دەسەڵاتدار و دابینکردنی بەرژەوەندی کەمینەیەکی دیاریکراو لە پەنای ئۆپۆزیسیۆن بوون.